ئەمە دیمەنی خوێندنی قوتابخانەی گوندی کانیاسکانە لە بناری سوورێن. سێ پۆلی قوتابخانەکە لە ناو کابینەی شکاودا ئەوانە دەخوێنن. هاوین گەرما تەنگیان پێڵ دەچنێ و زستانیش باراناو بەژێر قاچەکانیاندا دەڕوات. ناتوانین دەرسەکان بە چاکی بخوێنین، ئەو کەرەبانەی شتیایە ناتوانین دەرسەکانمان چاک بخوێنین، لە زستانانیشە بارانێتە کۆلەکەمانە. وڵی بە هاوینانە گەرمە کابینەکان و بە زستانانیشە ساردە حەزەکەی نێمەش وەکو مافی تەلەبەیەک مەکتەبەکەمان باش بێ و خۆشیش بێت، پۆلەکانیشمان مسەلح بێت. داوا لە حکومەت و خێرخوازانەکەین ئەو شتانەمان بۆ. مامۆستایانی قوتابخانەکە دەڵێن ژینگەی قوتابخانەکان بە تایبەتەوە سێپۆلە بۆ خوێندن گونجاو نییە. شکاوی کابینەکان و خراپبوونیان کاریگەری لەسەر وانەوتنەوە دروست کردووە و قوتابیەکانیش بە باشی وانەکان وەرناگرن. زستانان ئاوێتە ژوورەوە، ئەگەر پەنجەرەکان بڵین دابخەیت غازی سۆبا هەیە، ئەوەش یعنی مەترسی بۆ ژیانی هەم مامۆستا و هەم بۆ قوتابیەکانیش دروست دەکات و سەبارەت بە هاوینانیش پۆلەکە زۆر گەرمە، بەڕاستی پلەی گەرما زۆر بەرز دەبێتەوە، زۆر کات یعنی قوتابیەکانمان تووشی سکچ و نوڕشانەوە بوون و چەند ڕۆژێ لە خوێندندا بڕاون، ئەوە شتێکی زۆر ناخۆش بۆ ئێمەش و بۆ قوتابیەکانی شتێکی ناخۆشە. قوتابخانەکە سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی پارێزگای هەڵبجەیە، 43 قوتابی هەیە. هەندێک جار پێداویستەکانی لەلایەن خەڵکی گوندەکەەوە دابین دەکرێت. ئەوان ڕوو لە خێرخوازان دەکەن و داوایان لێ دەکەن هیچ نەبێت سێ پۆلیان بۆ دروست بکەن. چونکە کێشەیە ئەو کابینانە بەستانە زۆر ساردە، بە بەهارانیشە بەڕاستی جێوەکەی زۆر گەرمە، سۆبەشی 2 دقە 3 دقەتیا داگیرسێنی تەواو گەرمە بێت و بە کەڵکیەوە نایێت. جایمە ئەو بیناشمانە بوو لەوێ زۆر وێنان و پەرپوت بوو. کاک سەردارێ خەڵکی لادەکەی هەلێرەوە دەستخۆشی لە یەکەم ئەو سێ پۆلی بۆ 4 پۆلی بۆ کردنەوە بە ئیدارەکەەوە تۆزێ گرفتەکانی کەم کردن، بەسا گرفتەکەمان ئەم پۆلانەیە. لەم قوتابخانەیەدا خوێندن لە کەشێکی خراپدا دەگوزارێت. قوتابیەکان دەڵێن هێندەبییر لە خراپی و چاڵوچۆڵی کابینەکان دەکەنەوە، نیوێندە ناتوان بە باشی گوێ بۆوانەکان شل بکەن. مامۆستایانی قوتابخانەکەش جەخت دەکەنەوە هەموو قوتابیەک مافیە لە ژینگەیەکی لەبار و قوتابخانە و پۆلێکی گونجاودا بخوێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی کانیاسکان لە بناری سوورێن.